چەند ساڵێکە پرۆژە و پێشبڕکێ لە هەرێمی کوردستان لە برەوی بەردەوامدان و ڕۆژ لە دوای ڕۆژ خەڵکی کوردستان ئارەزوومەندانە و بەبێ هیچ فشارێکی دنیایی و دارایی زیاتر و زیاتر لە دەوروبەری ئەم جۆرە چالاکیانە کۆ دەبنەوە. ئەمەش باشکرا بەشێک لە دەسەڵاتدارانی هەرێمی نیگەران کردووە. ڕۆژیەینی تاقیکردنەوەی پرۆژەی میهات بۆ لەبەرکردن و ڕاوەی سوڕەتیە ڕەحمان وەکو گەورەترین و بەرفراوانترین پرۆژەی لەو جۆرە لە هەرێمی کوردستان بەڕێوەچوو. پرۆژەکە لەلایەن ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە سەرپەرشتی دەکرا و بەو هۆیەوە نزیکەی 35,000 کەس ئەو سوورەتە قورئانیان بە ڕاوەی کوردیەوە لەبەر کردبوو. ئەمەش دەنگدانەوەیکی گەورەی لە نێو خەڵک و تۆڕە کۆمەڵایەتیەکانی هەرێمدا هەبوو. لە ئێستادا ژمارەیەک پرۆژەی ئاینی دیار و سەرتاسەری لەلایەن چالاکوان و ڕێکخراوە ئیسلامیەکانەوە ڕێک دەخرێن. دیارترینیان پرۆژەکانی بەهای فەرموودە و میهاد و پرشنگی فەرموودە و نووری جیهانن. ئەمە جگە لە پرۆژە بەردەوامەکانی دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە و ڕێکخراوی ئیقرا و دەستگا ئاوشێوەکانیان. بە پێی بەدواداچوونەکانی پەیام سەرەتاییان پێشبڕکێیانە بەم شێوازەی ئێستا دەگەڕێتەوە بۆ تاقیکردنەوەی پرۆژەی دۆستانی محەممەد دوورودی خوای لەسەر بێت کە 15 ساڵ لەمەوبەر دەستی پێکرد. چەند ساڵێکیشا بەشداربووانی ئەم جۆرە چالاکیانە لە زیادبووندان و هەرکام لە پێشبڕکێکان هەزاران کەس لە تەمەنی جیاواز لە منداڵ و گەنج و کچان و کوڕان و تەنانەت بە ساڵات چوان و خاوەن پێداویستیە تایبەتیەکانیش تێیدا بەشدار دەبن. گەشەسەندنی ئەم پرۆژە خۆبەخشیانە لە کاتێکدایە ساڵانە ملیۆنان دۆلار لەلایەن حیزب و دامەزراوە و ڕێکخراوە بیانی و ناوخۆییەکانەوە بۆ بەلا ڕێدابردنی ئاڕاستەی ئاینداری خەڵکی کوردستان خەرج دەکرێت. ماوەی 30 ساڵیشە دەسەڵاتدارانی هەرێم باشکرا و نهێنی هاوکاری پرۆسەی بەلا ڕێدابردنەکە دەکەن. باشداری هەزاران کەس لە پێشبڕکێ ئیسلامیەکاندا سەلمێنەریەوەیە گەلی کورد و ئاینی ئیسلام ئاوێتە یەکن و خۆشەویستی قورئان و فەرموودە زیاتر لە هەر شتێکی دیکە لە ناو خەڵکی کوردستاندا ڕەنگی داکوتاوە و لە ژیانیشدا ڕەنگی داوەتەوە. جگە لە نەمامی ڕەسەن و ئاینداری هیچ تۆوێکی دیکە لەم خاکە بە پیتەدا چەکەرە ناکات. لەلایەکی دیکەوە بەشداری بەرفراوانی چین و توێژە جیاوازەکان بەڵگەی چالاکی و گەرم و گوڕی دەستگا و ڕێکخراوە ئیسلامیەکانن. هەروەکو ڕێکخرانی چالاکیەکان دەڵێن بۆ بەرگری لە سیمای ڕەسەنی ئاینداری و کوردەواری تەنیا قسە ناکەن بەڵکو بە کردار و بەڕێوەبردننی پرۆژەی بەرهەمدار و فراوان سەوڵی بەهێز پێچەوانەی ئاراستەی تەواوی شەپۆ لە دژمنکاریە ئاڕاستەکراوەکان لێ دەدەن. ئەوان دەڵێن ئەگەر لەلایەن دەسەڵاتدارانەوە چالاکی مزگەوتەکان سنووردار بکرێن و دەرگاکانیان لەسەر ئەم جۆرە خزمەتانەدا بخرێن ئەوە چیمەنی یاریگاکان دەبنە شوێنی ئەنجامدانی چالاکیەکان و تەواوی شار بە نووری قورئان و فەرموودە دەڕازێننەوە.